ناو مەهدیە دانیشتووی شارۆچکەی سەر و چاوە سەر بە قەزای ڕانەیە ئەو دارانی کە فرە دەدرێن و خەڵکی ئیسفادە لێ ناکا یا بە کەڵک نەماوە بۆ سووتانی ئیسفادیان نییە سوودیان لێ وەرناژێ من هەوڵدا ئەو دارانە کۆ بکەمەوە دەگەڕێم سەرچاوی دارەکانم هەمە شوێنە هەمە جۆرە لە گوندەکان دەگەڕێم بە سەردان بڕۆمە شوێنێک گەردارێکم پێش چاوکەوێت و بزانم دارەکە ئیسفادە لێ دەکەم و شتێکی تێدا بەرهەم دێت دارەکە لەگەڵ خۆم دێنەوە ڕۆشتم ئەو دارەم لە ناو باخەکەمان هێنا تەبێ ئەو دارە فڕێدرا بوو ئەمن دەمەوێت دووبارە شتێکی تێدا بکەم ڕووی ئەوەی هەبێت ئیسفادەی هەبێت و سوودی لێ وەربگرین بۆ بابەتی جوانکاری ئەوانە لەگەڵ داری کە تێکەڵی دەکەم و ڕەفەیەکی لێ دروست دەکەم ڕەفەکە بۆ هەڵواسین و هەموو توانیشتیشی لەسەردا بنێ دەوردە خێریشی دەبین ئەو پارچانەی کە زیادەن پێویستمان پێنی لیان دەکەینەوە ئەوانەی کە بە کەڵکمان دێن و دەزانین دیکۆر دەداتە ئیشەکەی ئەوانە دەیەڵینەوە بەخۆمان وە گوتمان دەبێت ئەوە لەگەڵ داریکە تێکەڵ بکرێت مەبەستمان بۆ ڕەفێ لێ دروستکەین ئەمە لێرە داریکەمان هەیە ئەو دارانەش هەر بەگشتی بێکەڵکن یعنی کەڵکی فڕێدراون دارەکان دەمەوێت زیاتر سوود لەو دارە بێکەڵک و خراپانە وەربگرم بۆ ئیشەکانم ئەویان ئێستا کۆمەڵێک شتی زیادە و پیسی و هەروەها بێتەوە بزماریشی پێوەیە دەبێت ئەو بزمار و شتانەی لێ بکەمەوە و خاوێنی بکەمەوە بەبەرەوەی ئەو دارانە زۆر ڕزیون دەبێت زۆر بە وریایی ئیشیان لەگەڵ بکە یعنی نابێت هەوڵدەی زۆر خراپ بن و کەڵکیان پێوە نەمێنێت ئیشەکەم خەتەریاتی تێدا هەیە لەبەرەوەی ئەو شتانی کە ئیشی پێ دەکەم هەمویان شتی تیژن بریندارت دەکەن دەبێت بە وریاریەوە ئیشیان لەگەڵ بکە و تەحمولیان لەگەڵ بکە شتەکانم بەو قیاسەی بڕێوە ئێستا حازرم کردوون بەڵام پێویستیان بە خاوێنکردنەوە هەیە لەبەرەوەی شتی ڕزی و پیسی زۆریان پێوە هەیە بەڕاستی فڕێدرا بوون نەمویست فڕێ بدرێن و ویستم لە ئیشێکی کەدا بەکاریان بێنەوە دووبارە ئێستا دەبێت خاوێنیان بکەمەوە ڕفتان دوای ئەوەی ئەو دارانم هەمووی بە قیاسی خۆی بڕینەوە دوای خاوێنم کردنەوە هەستان بە ئاگر سووتاندنم بۆ ئەوی شەوێک لە ڕەنگ وەربگرن ڕەنگەکان وەکو یەک دەرچێت ئێستا زیاتر خاوێنیان دەکەمەوە بۆ ئەوی ئەو سوتاویە کە پێوەیە سوتاویەکەی نەمێنێت ئەوەش بە جیهازی تایبەت و ئەبەوە ئێستا خەریکی دەبێت
دادەرزیوە دەهێنمەوە لە خاوێنی دەکەمەوە هەوڵ دەدەم ئەوەندەی کەمایەوە بۆ خۆی دوای خاوێنکردنەوە لەو شکڵێکی هوەری وەردەگرێت هەر بۆ خۆی سروش ئەوەی پێبەخشیوە منیش دەمەوێت ئەوە بکەمە شتێک کە سوودی هەبێت و بۆ جوانکاری یان بۆ دیکۆرات و یان بۆ پێداویستیترینەوە ماڵیش ئیسفادەی هەبێت. بیرۆکەی ئەو کارە سەرەتا لەوە دەستم پێ کرد ویستم ئیشێک بکەم کە ئیشەکەم جیاواز بێت لەو ئیشانی کە تا ئێستا دەکرێن بۆ بیرم کردەوە کە ریسایکلین بکەم لەبەرەوەی ئێستا بەڕاستی لە دنیادا دنیای ریسایکلینە هەوڵم دا ریسایکلین لە داردا بکەم. لەبەرەوەی دنیای مۆدرنە زیاتر ئەو شتانی کە دروست دەکەن هەموو شتی 4 گۆشە و 3 گۆشە و گۆشەیان هەیە ئەو بابەتە کلاسیکانە زۆر کەم بوونەتەوە کە ئیش لەسەرەوانە دەکەم بە دڵنیایی و داخوازی و داواکاری خۆیان لەسەرە لە ناو ماڵیش بە هەموو شێوەیەک لە شوێنی مۆدرنیش دەتوانن جوانی خۆیان پەخش بکەن بۆیە حتمما خەڵک جوان دەیبینێت و داواکاریشی لەسەر و گرنگیشی پێدەدەن و پێشیان جوان. Everybody.